کاکتۆر باسی جۆرەکانی هەوکردنی جگەرمان کرد. ئێستا چۆن دەتوانین جیاوازی بکرێت لە نێوان نیشانە هاوشێوەکانی هەموو جۆرەکانی هەوکردنی جگەر؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی بەڵێن جیاوازیکردنی نیشانەکان لە جۆرەکان تۆزێک ئەستەمە لەبەرەوەی زۆربیان پێک دەشن سەرەتا وەکو باسم کرد بەشێکی زۆریان بە تایبەتی ڤایرۆسیەکان وەکو ئینفلۆنزانە وەکو فلوویەکن وەکو هەڵامەت و پەتایەکن تۆزێک زۆر زەحمەتە بەڵام خاڵەکەیە دەتواندرێ با بڵێن ئەگەر ئەو نەخۆشە هەی بوو جیاوازی نێوان هەوکردنی جگەر لەگەڵ پەتایە ئاسایی بکە ئەویش بریتە لە دروستبوونی زەردووی ئەگەر کەسەکە چاوی زرد بوو ناوچاوی یان ئەمانەی تۆزێک زرد بوو ئەمە کەواتە ئەم پەتایە بەهۆی جەرگەوەیە بەڵام بۆ ئەوەی بەتایجە ئەمە دەبێت بێتە لای پزیکی پسپۆر و دەبێت چەند پشکنینێکی تاقیگەیی هەیە بکرێ بۆ ئەوەی جا بکرێتەوە یعنی لە لای خەڵکی ئاسایی تۆزێک زەحمەتە. کاکتۆر ئەو پشکنین و ڕێگا دەستنیشانکردنیانە چین کە پێویستە بکرێت ئەنجام بدرێت؟ بەڵێ خۆی طبعاً ئێمە گرنگترینیان مەسەلەی پشکنینی خوێنیە. طبعاً خوێن ئەوە تۆزە گوردەکاری تێدا بەڕای من پێویست ناکە بچینە ناو تەفسیل ئەوە ئیشی ئێمەیە کامە جۆری خوێن دەنێرین بەڵام وەکو باڵێن شێوەیەکی گشتی ینی کاتێک داوا لە نەخۆش ئەەکەین پێویستت بە پشکنینی خوێنە ئەمە کارێکی گرنگ و زەڕورە ئەمە یەک دوو لەوانەیە بەشێک لە پشکنینەکان پێویستی بە سۆنەر هەبێ لەوانەیە جاری وا هەیە پێویستی بە هەندێک تیش هەبێ بۆ نمونە مەسەلەن شتێکێ پێدەڵن ڕەنین ینی سیتی سکان یان ڕەنین MRI یان سیتی سکان لەوانەیە جاری وا هەیە نەخۆش پێویستی بۆ بێ پارچەیەک لە جەرگ وەربگرین یعنی ئێمە پشکنینی خوێنی ئەنجام دەدەین کە جارێ سەرەتایە لەگەڵ سۆنەر ئەگەر بەمانە نەگەیشتنە نەتیجە پێویستیمان بە بابلین سیدیسکان و MRIە ئەگەر بەمەش نەگەیشتنە نەتیجە جاری وایە پێویستیمان بۆیە پارچەیەک لە جەرگ وەرگرین کە ئەم خاڵە گرنگە بیگەینە دەستی نەخۆش کە جێگای ترس نییە ئاسانە زۆر سالە بەس دەرزیەکی بچووک ینی پارچەیەک لێ وەرگێ پێویست ناکە خۆ بترسێنن زۆر جاران ئێمە نەخۆشمان هەبووە کاتێک باسی وەرگرتنی پارچە ئەەکەین وا ئەزانێ ئێمە جەرگی لێ ئەەکەینەوە نامە ئەمەش پێویست بە ترس و خۆشەڵەژان ناکە بە سەدان و هەزاران دەکرێت ساڵانە لە هەموو دنیا بە ملیۆنان نەگووا بڵێن بازاران و کارێکی زۆر ئاسان و بەسیتە ئێستا بە تایبەتی سۆنەر هەیە لەژێر چاودێری سۆنەری بەڕاستی برایانی پسپۆری تیشک و بڵێن سۆنەر دەیکەن زۆر بە سەلامەتی و بە کێشەی بەو شێوازە ئەوجە پاشان جا دەکرێتەوە بڵێ میهرەبانی دڵسۆزی و لێزانی